هەرسەبارەت بە کۆبوونەوەکان و هەروەها سەردانەکەیشاندی وەزاری پارتی دموکراتی کوردستان بۆ لای لایەنە سیاسیەکان بە تایبەتی کە ئێستا لەگەڵ بزوتنەوەی گۆڕان لە کۆبوونەوەدایە ئەندامی جوواتی نیشتمانی بزوتنەوەی گۆڕان بەڕێز نزار محمود لە هەڵەبجەوە میوانی منە لە پرسیارەکان ماراستی بەڕێزیان دەکەم. بەڕێز نزارم کاتت باش. ئێستا شاندی وەزاری پارتی لەگەڵ بزوتنەوەی گۆڕان لە سەرۆکایەتی هەرێمی کوردستان لە کۆبوونەوەدان پێتان وایە ئەم کۆبوونەوانەی کە پارتی ئێستا ئەنجامی داوە لە لای بزوتنەوەی گۆڕانەوە چەندە گرنگە و ئەو پەیامی پارتی ئەیدات لایەنەکان چۆن هەڵی دەسەنگێنن؟ بەڵام کاتەی تۆیش باشە کاتەی بینەرانیش باش لە ڕاستیە هەر چاوپێکەوتن و سەردان و بەسەرکردنەوەیەک لە بینی لایەنەکان شتێکی باشە بە تایبەتی ئەو لایەنانەی کە لە ناو کابینەی حکوومەتان بەڵام پێم وایە ئەم سەردانانە باشتر وا بوو ینی لە کۆبوونەوەی ئەنجومەنی وەزیرانە یان ناو ئەنجومەنی وەزیران خۆی بکرایەوە ئەو لایەنانەی کە بەشدارن لە ئەو کابینێ لەوێ یەکتریان ببینایەوە بیرروڕاکانیان ئاڵوگۆڕ کردایەوە هەوڵیان باە بۆ ئەوەی چارەسەری گرفتەکان و ئەو کێشانە بکەن کە یێتە ڕێی حکوومەتی هەرێمی کوردستان و من پێم وایە لەم چەند ڕۆژە بە هەنێ کۆبوونەوە بووە هەم لە بینی یەکێتی و لایەنەکان هەم لە بینی پارتی و لایەنەکانیژەوەی دەستی پێکردووە هەمووی بۆ ئەو گرفتانەیە کە لە بینی یەکێتی و پارتیە بۆیە زەرور وابوو یەکێتی و پارتی خۆیان لە ناو حکوومەتی هەرێم کۆبوویانەوە یان بەیەکەوە کۆبوویانەوە بۆی چارەسەری کێشەکانیان بکردایە. باشە ئەوەی کە باسی لێوە دەکرێت ئاماژەتان بە کۆبوونەوە یەکێتی لەگەڵ لایەنەکان کرد بەڵام یەکێتی گلەی ئەوەی هەبووە کە هەرچەندە بەشدار بۆ لە حکوومەت بەڵام لە بڕیارەکاندا بەشدار نەبووە. بزوتنەوەی گۆڕان وەزیری لە حکوومەتدا هەیە پەرلەمانتاری لە نێو پەرلەماندا هەیە ئایا ئەکرێت لایەنێکی بەشداربووی ناو حکوومەت هیچ ڕۆڵێکی لە بڕیارەکانی حکوومەتدا نەبێت؟ هەم یەکێتی هەم پارتی هەم بزوتنەوەی گۆڕان کە هەرسیانیان لە ناو حکوومەتی هەرێمن و لەسەر کارنامەی ڕێکەوتون کە لە ناو حکوومەتە کار بکەنیان لەو کابینەیە کار بکەن و ئەو کارنامە کە لەسەری ڕێکەوتن پێویستە جێبەجێ بکرێەوە ئەگەر جێبەجێ ناکرێەوە پێویستە لە ناو حکوومەت گفتوگۆی لەسەر بکرێەوە لەوێ بڕیار لەوە بدرێت کە ئایا کێشەکان لەکوێن یان کێشەکان لەکوێی ئیش و کارەکانایە بۆ ئەوەی چارەسەر بکرێ ئەگەر تۆ بڕیار و لەلا نەبێ یان یەکێتی یان گۆڕانیان هەج لایەنێک لەو لایەنانە ئەگەر وایزانی کە زوڵمی لێکرێ یان وایزانی کە بڕیارەکان هیچی لای ئەو نییە حەق وایە لە ناو کۆبوونەوەی ئەنجومەنی وەزیران باس بکرێ بە ڕاشکاوانە و دەست بخرێتە سەر خەلەکان بۆ ئەوی چارەسەر بکرێ ناکرێ یەکێتی و پارتی تاو کاتەی کۆکن تاو کاتێک کە ئەتوانن ئیشەکان بەڕێوەبەرن تەنها خۆیان کۆبوونەوە بکەن و خۆیان گفتوگۆکان بکەن و خۆیان ڕێبکەون و کارەکان بەپێی خواستی خۆیان جێبەجێ بکەن بەڵام کاتێک کێشەکەوێتە نێوانیان کێشەکە بکەنە کێشەی هەموو خەڵک و هەموو حیزب و لایەنە سیاسیەکان. من یەکینم هەیە لەسەر ئەوە هەم یەکێتی هەم پارتی ئەگەر هەچ گرفتێکیانەیە یان گۆڕانیش ئەگەر گرفتێکی لەگەڵ یەکێتی و پارتی هەیە یان لەگەڵ کابینەی وەزاریەکە هەیە حەقە لە ناو خودی ئەو سێلایەنە چارەسەر بکرێ و یاسەیش حەقە بزوتنەوەی گۆڕان کە لایەنێکی تری ناو حکوومەتی هەرێمی کوردستانیان ئەو کابینەیە حەقە دەوری ئەوە بینێ کە هەردوو لایەنەکە پێکەوە دانیشێنێ بۆ ئەوەی هەرسێکیان بە یەکەوە چارەسەری گرفتەکان کرد. هیچ بەرنامەیەکی وا لەلایەن بزوتنەوەی گۆڕانەوە هەیە کە یەکێتی و پارتی لەسەر یەک مێزی دانوستان کۆ بکاتەوە بۆ چارەسەرکردنی ئەم کێشانەی کە ئێستا شاندەکانیان بەجیا لەگەڵ لایەنەکان لەسەری لە کۆبوونەوەدان؟ طبعا ئێمە وەکو بزوتنەوەی گۆڕان مەبەستمانە ینی بە تایبەتی لەم قۆناغی کە ئێستا ناوچەکەی تێکەوتووە بە تایبەتی لە سنوورەکانی ئێمە کە دنیای تەحەشودات و بۆردومان و پەلاماردان و کوشتن وانە هەیە کە دۆخی ناوچەکەی ئێمەی بە تەواتی شڵەژاندووە و پێویستی بەوە هەیە کورد هەمووی یەکدەنگ و یەک هەڵوێست هەبێ بۆیە بە تایبەتیش لە ناو حکوومەتی هەرێمی کوردستانە پێویستە ئەو سێلایەنە زۆر هاوکاری یەک بن بۆ ئەوەی ئەو کێشانە چارەسەرکەن نەک بەوەی کە کێشە و گرفتی تازە بێتە پێشەوە بۆیە ئەرکی بزوتنەوەی گۆڕانە ئێمە خۆشمان باسمان کردووە ئەرکی بزوتنەوەی گۆڕانە کە هەوڵ باد ئەو کێشە و گرفتانە لە بینی لایەنەکان هەیە بە تایبەتی لە بینی یەکێتی و پارتی هەیە کە ناو یەک حکوومەتان پێویستە چارەسەری بکەین بۆ ئەوەی ئێستا لە سەروبەندی حکوومەت پێگەنانی حکوومەتی عێراقان حەقە کورد بتوانێت بە یەکگرتووی قسە لەگەڵ عێراق بکە بۆ ئەوەی
داخوازەکانی جێبەجێ بکرێ نەگەوەی کە خۆی لێرە ناکۆک بێ و لەسەر هەنێ پۆستوانە لە بەغا ناکۆک بێ و مەسەلە ئەساسیەکان کە مەسلەی مادەی 140 و بەشەبوجێ هەرێمی کوردستان و زۆر شتی ترە پشتگوێ بخرێ ینی ئەمانە ئەرکی هەموو لایەنێکی سیاسیەوە بە تایبەتی ئەرکی بزوتنەوەی گۆڕانیشە کە هەوڵی ئەوە بات بۆیە بزوتنەوەی گۆڕان ئێستا حەقە ینی لە دوای ئەم کۆبوونەوانە کە ئەکرێ بە شێوەیەک لە شێوەکان هەوڵی چارەسەرکردنی و گرفتانە بە بەڕێز نزار محمود ئەندامی جڤاتی نیشتیمانی بزوتنەوەی گۆڕان زۆر سپاس لە هەڵەبجەوە لەگەڵمان بووی. سپاس بێ.